السلام عليكم هاوران هیوادار تدوستا باش بێ من پۆڵە ئیشاڵە لە ڤیدیۆم جارەدا بابەتی زۆ گرنگ دەخینە ڕوو ئەویش دروستکردنی بەرنامەکەمە کە دوای ینی کۆدینگێکی زۆر و ئەولا دوجار تێم فایل کلینەرەکەم ئەپدێت کردەوە کە پێشتریش باسم کردووە ئەم بەرنامە بۆچی بەکاردێ ئەم بەرنامە بوومە ینی ویندۆزەکە زۆر خابۆتەوە کاری پێشتر ناکە زۆر خابۆتەوە فایلی زیادی تێدا نازانیت چۆن بکەی لە کۆمپیوتەر و شتانە زۆر شارەزانی ئەم بەرنامەم دروست کردووە تۆ تەنها بە یەک کلیک کۆمپیوتەرەکەی وەکو ئاگر لێتێ زۆر خێرا دەبی من لێکوانە ڕووکەشەکەم گۆڕیوە ئەگە بزانین کە ڕووکەشەکەی دووە پێشتر کەمێک بە سادەیی بوو باسم کرد بووم بەڵام لێکوانە زۆر دیزاینەکەم گۆڕیوە بەهێزترم کردووە و شێوازی و دیکۆرات و فۆنت و بابەتی زۆرم گۆڕیوە تەنها ئەوەی کە بتوانانی ڕەنی بکەی زۆر ئاسانە چی دەکەیت تەنها دەچێت بەشی سیتینگ و ئەم بەشانە باشە بەشە فایلانە لێرە هەیە تۆ کە دێ بەشی سیتینگ لێرە سیندێک سیف دەکەی باشە تەنها ئەوەندە دەکەی دوای ئەوە تۆ ستار کلێرینگ ناو دەکەی بە یەک چرکە هەموو ئیشەکانی دەکەم وەکولیکوانە دیتمان 90 میگابایت باشە لە کۆمپیوتەرەکەت خاوێن بێتەوە و 2 ئیرۆری هەیە و 3 سکیپی هەیە ئەمە تەنها لەک چرکە ئەگە کۆمپیوتەرەکەت زۆر ماندووە تکایان بەرنامە بەکاربێنە هیوادارم سوودی بۆیەوە هەبێ تەنها ئەوەی لەسەرتانە چی دەکەن دەستە ناو سایتی پایتۆن وەلێکوانە پایتۆن دادەبەزێنی لە یەکەم بەشی داونلۆدەکەی لە یەکەم بەشی ئەلیکوانە پایتۆن دادەبەزێنی و بخۆم پایتۆن دابەزان دووە پایتۆنەکە دادەبەزێنی هەر ئەوەندێک کە پایتۆنەکەت دابەزان کە بەرنامەکەت بوونە کردی توێستا کە بوون دوایەوە کە پایتۆنەکە دابەزان لێکوانە کلیکی لێ دەکەی و لێکوانە هێستی دادەگری و لێکوانە ڕووکەشەکەی دەبێتەوە و دوای ئەگەر تۆ سبسکرایبی کاناڵەکە من نەکردووە تۆ لێکوانە جوێنی چەناڵەکەم بکە هیوادارم ئێمە خزمەتی هەموو تاچی کوردەکەین ئینشاڵڵا ئەوەی کە بە منیش بکرێ خزمەتی ئێوە دەکەم ئینشاڵڵا لە دروستکردنی بەرنامە ئەو بەرنامە سادەیە بەڵام بەجددی کاری زۆر پێ دەکرێت ئەوەی کە ئاگدارم ئێستا لە زۆر دام و دەستگاش بەکاردێ فیدباکم بۆ هاتووە بۆ من لە شوێنی کۆمپانیا بەکارهاتووە لە کۆمپانیای گەورەی کوردستان بەکارەتی ئەو بەرنامەی من و لە چەند ڕێکخرا و شوێنی تایبەتش بەکارهاتووە زۆر خۆشحاڵم کەەوە بەرنامەکەم سوودی بە ئەوەی خۆشەویستە بووە ئەگەر توش کێشە بووی ئەگەر بوومە لە بەرنامەکە فیدباکت هەیە پێشنیارێکت هەیە شتێکت هەیە زیادیکەین کەمیکەین ئیشاڵە لە چاتێکم بۆ بنێرم لە خزمەت دەم هیوادارم سوودی هەبێ تاکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ هیوادارم سوودی هەبێ